تافگەر شێرکۆ هاوسەرگیری کرد بەڵام لەگەڵ کێ؟ ئایا دوای شوکردنی بەردەوام دەبێت لە کاری پێشکەشکاری؟ بۆچی ماوەیەک پێش ئێستا بەنیاز بوو کەناڵی NRT جێبێڵێت؟ بۆچی لە پرۆگرامەکانی ئاوا بەتوندی وەڵامی ئەو پەیوەندیانە دەداتەوە کە بیر و بۆچوونی جیاوازیان هەیە و دەستخۆشی لەو کەسانە دەکا کە هەمان بیر و بۆچوونی تافگەرخانیان هەیە؟ ئایا تاوەکو ئێستاکە تافگەر تووشی کێشە بۆتەوە لە ڕێگای پرۆگرامەکەی؟ تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی، وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمادی، وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. تافگەر ئەو خاتونەیەی بە قسەکانی زۆربەی کات دڵی خەڵک خۆش دەکا و زۆر بەشیان پێیان وایە دڵی خەڵک ناخۆش دەکا و هەوڵ دەدا بێلانی خۆی نەپارێزێتن و پشتگیری لایەنێک دەکاتنەوە لەو کەناڵەش بەردەوامە لەسەر کارکردن. زۆربەی جای خەڵک قسەکانی بەرێنی وەردەگرن و زۆربەی جاریش بە نەرێنی. تافگەر شێرکۆ عوسمان ئەو خاتونە شۆخ و شەنگەی شاری سلێمانیە لە ئێستادا تەمەنی نزیکە لە 30 ساڵ و ماوەیەکە لە کەناڵی NRT دەبینین پرۆگرامی تایبەت بەخۆی هەیە. ئەو خاتونەیە لە ساڵی 2014 دەست بەکار دەبێتن و تاوەکو ئێستاکەش لە پرۆگرامەکانی بەردەوامە و بە چەندین پرۆگرامی جیاواز تەنها لەسەر TV کار ناکاتن و ئاروها لە ڕادیۆ نالاشکار دەکاتن و بەشداریشە زۆربەی جار لە پارچە ڤیدیۆیەکانی XYZ گرافیک. ئەو خاتونەیە ماوەیەک پێش ئێستا دەنگوێکی یەکجار زۆری لە سۆشیال میدیا لەسەر دروست بوو لەبەرەوەی کاتێک کەسایەتێک تەلەفۆن بە پرۆگرامەکەی دەکاتن و بە شێوازێک قسە دەکاتن، بەڵام ئەو بەدڵی نابێ بە شێوازێکی زۆر تند وەڵامیان دەداتەوە لەبەرەوەی پرۆگرامی ئەو خاتونەیە باس لە کێشەکانی خەڵک دەکاتن و باس لە کێشەکانی حکوومەت دەکاتن و پەنجە لەسەر ئەوە دادەنێ چ بکرێتن باشە و چ نەکرێ خراپە. وەروەها تافگەر دوای ئەوەی کە مناقەشەیەکی زۆری لەگەڵ یەکێک لە بەژاروانی پرۆگرامەکەی دەکاتن، دوای ئەوە بۆ چەند ڕۆژێک پرۆگرامەکەی ڕادەوەسێتن و زۆربەی دەنگۆیەکان باسییان لەوە دەکرد ئەو خاتونەیە دوای ئەوە بەنیاز بۆ ئەو کەناڵە جێبێڵێتن، بەڵام هاوڕێیەکان و دەستەی کاری پەشیمانیان کردوتەوە کە واز لەو پرۆگرامە بێنێتن، بۆیە تاوەکو ئێستا ئەو خاتونەیە لەو کەناڵە بەردەوامە وەرەوە پرۆگرامەکەشی پێشکەش دەکاتن. چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان وێنەی خۆی بڵاو کردووە لەگەڵ هاوسەرەکەی و زۆربەی خەڵک پیرۆزباییان لێ کردو. هیچ کەسێک ئەو گەنجەیە ناناسن، بەڵام ئەو زانیاریانەی دەست ئێمە کەوتبێ ئەو گەنجەیە چەند ساڵێک لە وڵاتی بەریتانیا نیشتەجێ بوو، بەڵام ئێستا لە شاری سلێمانی دەبیندرێ و وە کەسایەتێکی باشی هەیە و تاوەکو ئێستا یارمەتی چەند کەسی داوە بە تایبەتی وەرزشوانان. وەروەها بازەوەش دەکەن بیر و باوڕێکی جیاوازی هەیە لە ڕووی ئاینەوە، بەڵام لەو بابەتی هەموو کەسێک ئازادە چۆن بیر دەکاتەوە و باوڕی بەچی هەیە. و تافگەر لە پڕبینیمان دوو دەستی دانابوو، وەروەها ئەڵقەی لە دەستدا بوو. بۆیە ئەم ساڵەکە دەتوانین بڵێن هەموو پێشکەشکارەکانی کوردستان زۆربەیان هاوسەرگیریان کرد. دەبێتن ساڵی 2022 ئەوە بنووسرێتەوە کە زۆرترین پێشکەشکار و ڕاگەیاندکار لە کوردستان هاوسەرگیریان کرد. وەروەها تافگەریش بەر ئەو هەڵمەتەیە کەوت و لە کۆتاییدا هاوسەرگیری کرد. ماوەیەک پێش ئێستا ئەو خاتونەیە وێنەیەکی خۆی بە بێ مێکئاپ بڵاو کردبەوە، هەرچەندیشە برۆیەکانی تاتۆیە، بەڵام خەڵکێکی زۆر ڕەخنەیان لێگرت و لەبەرەوەی ڕوخسارێکی زۆر جیاوازی هەیە. لەبەرەوەی لۆ سەرەتای دەرکەوتنیان هەمویان بە مێکاپێکی زۆر و لە سناپچات بە فلتەرەوە دەردەکەون. لەبەرەوەی هەر کاتێک بێمەکاپ دەردەکەون خەڵکی تووشی شۆک دەکەن. ئەمە تەنها نەک تافگەر، زۆربەی کەسایەتیە بەناوبانگەکانی ناو سۆشیال میدیایە، بەڵام هەموو کاتێک ئافرەتان مێکاپ دەکەن و مێکاپیش تایبەت کراوە بە ئافرەتان لە کوردستان. بۆیە هەموو کاتێک
کە بێ مێکاپ دەردەکەون زۆرترین ڕخنیان لێ دەگیرێتن. تافگەر پشێرکۆش بێبەش نییە لەو ڕخنانەی کە خەڵک لێ دەگرن. تاوەکو ئێستاکە زانیاری ئەوەت هەبووە دەربارەی ئەو خاتونەیەی کە لە زۆربەی پرۆگرامەکانی چاکەتێکی سپی لەبەردەکاتن و وەساڵانێکی زۆر لە زۆربەی پرۆگرامەکانی ئەو چاکەتەیە لەبەردەکاتن وە کەسی شتاوەکو ئێستاکە نهێنی ئەو چاکەتەی نەزانیوە وەویش دەڵێ لەلای من زۆر بە نرخە کاوەکو ئێستا کەس نازانێت ئەوە یادگاری کەسێکە و بە هەدیە لە بۆی هاتووە یان شتێکی تری لە دواوێ و ئەو باز لەوە دەکاتن زۆربەی کارمەندەکانی تیڤی زۆر جار ویستویانە کە ئەو چاکەتەیە لە ناو ببن بەڵام تافگەر بازەوە دەکاتن هەر کاتێک دێمە ناو ستۆدیۆ ئەو چاکەتە لەبەر دەکەم بەڵام ڕاستەوخۆ دوای تەواوبوونی پرۆگرامەکەم ڕاستەوخۆ دەچم لە ناو ئۆتۆمبیلەکەم دادەنێم و وەقەپاتی دەکەم نایڵن هیچ کەسێک دەستی لێ بداتن و تاوەکو ئێستاکە لە زۆربەی پرۆگرامەکانی ئەو چاکەتە سپێی لەبەرە و تاوەکو ئێستاش هیچ کەسێک نهێنی دەربارەی ئەو چاکەتی ئەو خاتونە نازانێ ئایا دوای هاوسەرگیریکردنی دووبارە دەگەڕێتەوە سەر تیڤی و بە هەمان چاکەتە سپیەکەی و دووبارە چاکەتە سپیەکەی لەبەردەکا ئێمە ئەو زانیاریانێ پێمان گەیشتووە ئەو جۆرە هەرچووکەوتانە ئەوە دەگرێتەوە هەر شتێک کە زۆر لەبەر بکرێ ئەو واتە ئەوە دەگەێنێ کە ئەو ڕۆژە ئەو کەسایەتە شانسی هەیە بەڵام زۆربەی کەس بیر و باوڕیان بەم جۆرە شتانە نییە بەڵام تافگەر تاوەکو ئێستاکە ڕوونی نەکردوتەوە ئەویش هەمان بیر و بۆچوونی هەیە یاخود هۆکاری تری لە دواوەیە لەبەرەوەی ئەو چاکەتە لەبەر دەکاتن و تافگەر یەکێکە لە ساڵی 2014ەوە تاوەکو ئێستاکە زۆرترین دەرکەوتنی لەسەر تیڤی هەبوو وەروەها لە پرۆگرامەکانی ڕادیۆ پرۆگرامی هەبووە ئایا تاوەکو ئێستاکە بینەری پرۆگرامەکانی ئەو خاتونە بووی پێت باشە چ شتێک زیاتر بکاتن و وە چ شتێک کەمتر بکاتن ئایا لە شێوازی پێشکەشکردنی پرۆگرامەکانی ڕازیت ئایا کاتێک پرۆگرام پێشکەش دەکات بۆنی هیچ لایەنێکی لێدێتن یاخود تەنها خەمی خەڵکێتی و لە خەمی خەڵک ئەو پرۆگرامانە پێشکەش دەکاتن و هەموو کاتێک لەسەر خەڵک بە جوابە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.